پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لە حەدیثێکی صحیحدا کە لە میشکات المەصابیح هاتووە بە ژمارە 1167 دەفەرمێ من حافظ على 4 ركعات قبل الظهر و4 بعدها حرمه الله على النار. هەر کەسێ پارێزگاری بکات لە 4 کات نوێژی سنەتی مؤکەدە لە پێش نوێژی نیوەڕۆ و 4ش لە دوایەوە کە دوانی مؤکەدەیە دوانیشی غیر مؤکەدەی پێڵێن. هەر کەسێ بەردەوام بێ لەسەری خوای گەورە ئەو ئینسانە حرام دەکات لەسەر جەهەنم بیسووتێنێ. خوای گەورە بە جەهەنم دەفەرمێ فڵان کەس لەبەر ئەوەی ئەو سونەتەی کردووە جەهەنم مەیسووتێنە، ئەوش بە ئەمری خوا ئیش دەکات، بە ئەمری خوا خەڵکی دەسووتێنێ، بە ئەمری خوا نەبێ هیچ شتێکی پێ ناکرێ. کەواتە خوای گەورە حرامی دەکات لەسەر جەهەنم لاشەی کەسێک بسووتێنێ کە ئەو 4 کاتە پێش نوێژی نیوەڕۆ دەکات و ئەو 4 کاتش دوای نوێژی نیوەڕۆ دەکات. با ئینشاءڵڵا بەرەو بەهەشتی خوا بڕۆین بە سونەتەکان بە جێبەجێکردن و تاڵبیقکردنیان و ئینشاءڵڵا لە جەهەنمش بە دوور بین هەر بە جێبەجێکردنی سونەتەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بەڵام بەداخەو کەسانێک کە دێن بۆ مزگەوت لە جیاتیەوەی خۆیان سەرقاڵکەن بە نوێژ و عیبادەت و سونەتەوە دێنە مەتەقەیەکەن، باسی ئیخبارەکەن، باسی بوجەکەن، باسی نەوتەکەن، نازان باسی چیەکەن. تۆ هاتی بۆ مزگەوت بۆ چی هاتوویتە کاکەکەن؟ مزگەوت ماڵی خوایە، ماڵی خوا. ئەمە دەمەتەقەی چایخانە نییە، ئەمە دیوەخان نییە. تۆ هاتیتە بۆ مزگەوت یا بۆ مناقەشەکردن و قسەکردن بە خەڵکی، بۆ غەیبەتکردنی موسڵمانان، بۆ ناشرینکردنی موسڵمانان. دیتە مزگەوت و بۆ خۆت نوێژە سونەتەکانت بکە، ئەمجا بۆ خۆت دانیشە زیکری خوا بکە، قورئان بخوێنە. ئەگەر قورئان نازانی خۆ قول والله احد دەزانی، قل هو الله احد بخوێنە تا کۆتاییەکەی 3 جا بخوێنە خێری ختمەی قورئانی هەیە. چی داوا لە دەمەتەقەیە؟ خۆمە چایخانە نییە، دیوەخان نییە مزگەوت. وڵای کۆمەڵی ڕەفتار ئەبینی لە مزگەوتا کۆمەڵی موسڵمان ئەنجامی ئەدەن، سوێن بخوا شەرمەزاری بۆ موسڵمانانە. پیاو لە ڕووی نایە باسی بکات. یەخ مزگەوتە ماڵی خوایە، شەرم بکە. لە ماڵی دەسەڵاتدارێکە شەرم ئەکەی لە کابرای دەسەڵاتدار. ئەی باشە خوای گەورە لە پێشترەیە دەسەڵاتدارێک بۆی خۆشەویستان بەیانی ئەڕۆیتە ژێر گڵەوە بەخوا کەس نییە شەفاعەتت بۆ بکە.